نەورۆزی بناری قەندیل جیاواز لە نەورۆزی شوێنەکانی تر تایبەتمەندی هەبوو بۆی کە خەڵک لە هەر چوار بەشی کوردستان بە شێوەیەکی گرسەی بەشداریان لە نەورۆزی قەندیلدا دەکرد و پێکەوە یەکێتیەکی نەتەوەی دروست دەبوو لە نەورۆزی قەندیلدا. دیارە بۆ ئەم ساڵیش بۆ نەورۆزی بناری قەندیل ئامادەکاری کراوە بۆ ئەوەی لەژێر دروشمی یەکێتی نەتەوەییدا نەورۆزی ساڵی 2020 پیرۆز بکرێت. بەڵام دەبینین لە بەگشتی ئەمڕۆ لە جیهان بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆناوە مەترسی لەسەر ژیانی خەڵک دروست بوو بۆیە بە لە بەرچاوگرتنی ئەم ڕەوشە نالەبارە و بۆ جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەی کە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە ڕاگەیەندراون ئێمەش وەکو بناری قەندیل بۆ ئەم ساڵ نەورۆزی ئاهەنگی نەورۆزی ساڵی 2020 بناری قەندیل ڕادەگرین بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان و بۆ جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەی کە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی و هەروەها وەزارەتی تەندروستی ڕاگەیەندراوە. دیارە بۆ نەورۆزی ئەم ساڵیش ئامادەکاری کراوە بەڵام لە ئێستادا بۆهۆی ئەو ڕۆژەی کە هاتوۆتە پێشەوە نەورۆزی 2020 ڕادەگرین. نەورۆز بۆ گەلی کورد بە تایبەتی واتایەکی خۆی هەیە چونکە ئەمڕۆ بە تایبەتیش لە ئێستادا کە گەلی کورد لە قۆناغێکی هەستیاردایە لە هەر چوار بەشی کوردستان لە ناو بەرخەودانێکی گەورەدایە. ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر داگیرکەران دەیانەوێت ئەم دەستکەوتانەی کە هەیە بەدەست هاتوون لە باشووری کوردستان لە ڕۆژ ئاوای کوردستان لە ناوبەرن. بۆیە جەژنی پیرۆزکردنی جەژنی نەتەوەی نەورۆز لە ئەم ساڵدا بەتایبەت لە ساڵی 2020دا بۆ گەلی کورد زۆر واتادارە.